ئینشاڵڵا من پێشبینیەکەم لە ماوەی 10 ساڵی داهاتوو ئەگەر کارگەکان بەم شێوازە بەردەوام بن لە بەرهەمێنانی مەوادی ناوخۆیی با بڵێن ئینشاڵڵا ڕێژەی شێرپەنجە بە شێوەیەکی بەرچاو دادەبەزێت. تەمان ئەوانەی کە دەیبینن لێرانە دانراوە ئەم بەرهەمانە هەر هەمووی بەرهەمی خۆماڵین لە کارگەی ئەلەحسەن بۆ پیشەسازی خۆراک بەرهەم هێنراوە و زۆربەی ئەوەی دەیبینن لێرە بەرهەمی گەنمن. باشە ئەلەوانەی کە ئەیبینن مەسەن گەنمە کوتاومان هەیە، ساوەرمانەیە ئەنواع جۆرەکانی ساوەرمان هەیە، ئاردمان هەیە کە پرۆدەکتی ڕئیسیمان ئەنجا کاک دیلان پێم خۆشە تاقیکە وەبزین ڕات چۆنە لەسەر بەرهەمەکانەمە ئێستا لە شوێیە ئەم ساوەرە ساوەری خۆماڵیە لە کارگەی ئەلەحسەن بەرهەم هێنراوە. باشە ئێمە لێرەوە پێمان خۆشە لە جوتیاری کورد وەرەژیرە پێمان خۆشە سوپاسی جوتیارە خۆشەویستەکان بکەن کە ئەم ساڵ بڕێکی زۆر گەرمی خۆماڵیمان وەرگرتەوەکو سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بڕێکی زۆر باش لە گەرمی خۆماڵیمان وەرگرتووە بەکارهێنراوە بۆ بەرهەمێنانی ئەم بابەتانەی کە لێرە دەیبینن. جا نازانم ڕات چۆن بوو بەرام لە سەر ساوەرەکە تەمان خۆش بوو جگە لەمانە ئاردمان هەیە کۆمەڵە جۆر ئاردمان هەیەگە بینە ئەم لە عازێن نەبێ ئاردی 750مان هەیە ئەمە لە مارکێتەکانە تەمان ئێستا بەردەستە ئاردی ئەلەحسەن 750 گرامی ئەمە بەکاردێ بۆ پیتزا بۆ ئەنواع جۆرەکانی شیرینی تەمان کوالێتیەکی زۆر باشی هەیە ئەم کوالێتیە لە بازاردا بەڕاستیەوان بڵم تاکە وەکو کوالێتی وەکو نرخێکی زۆر تایبەتەیە جێگە بە ئاردی تورکی و رووسیش لێژەکات ئەم بەرهەمەیەوە ئێمە ماوەی ساڵێکە شتەکە بۆتە ڕابردوو جێگەمان پێ لێش کردوون و الحەمدولیلا ئەم بەرهەمانەیەسا لە بازار ئەیبینن بەرهەمێکی تەندروسترە تەبانەوە بەرهەمێکی باشترە لە زۆربەی ڕۆکانەوە جگە لەوەی کە نرخەکەشی گونجاوترە دەستێکی کاری زۆری لە سنووری سلێمانی بەگەڕ خستووە ئەمەش یەکێکی ترە لە سوودەکانی تەمان جگە لەم ئاردی 50 کیلۆیی و 25 کیلۆیمان هەیە کە بەکاردێ لە فڕن و نانەوەخانەکان ئەمە جگە لەوەی کە لە کۆمەڵێک بە خۆشحاڵیەوە ئێستا کۆمەڵێک کارگەی خۆماڵی ئێستا دەست بەکار بوون بۆ بەرهەمێنانی شیرنەمەنیە بۆ بەرهەمێنانی کڕواسۆن و کێک و تۆستۆن بابەتانە ئێستا الحەمدولیلا بە خۆشحاڵیەوە سەپلای ئەو کارگانەش دەکەین بە تایبەتی سنووری سلێمانی و هەولێر و ئاردەکەی ئێمە بەکاردێنن ئاردی 50 کیلۆ یەکەمان چەند جۆرێکمان هەیە تەبان باشە ئێستا ئێوە چی تا کردو بۆ ئەوەی کە نرخی نان لە شاری سلێمانیە دابەزێنن لە کوردستان نەگەر ئێمە پێشەکەی ئەگەر باسی ئۆفەرەکان بکەین ئێمە ئەسەن لە ڕەمەزاندا ئۆفەرێکمان هەبوو کۆمەڵی نانەوەخانە و فڕنمان دیاری کرد بوو ئێمە خۆمان ئاردمان دەدانێ بە بەلاژ ڕۆژانە بۆ ماوەی 30 ڕۆژ بەس لە بەرامبەر ئەوەی کە ئەوان بتوانن نرخێکی بەردەوام ئەڵێ مەبەستەکەم بۆی ڕوونکەمەوە کاگریمان ئێمە لەو کاتەیە کردمان بۆی ئەسەن بتوان 16 نان و 16 سەموو بە بەلاژ بدەن لە هەموو شارێ ئەوەمان کردو بە شارە بچووکەکانیش وەکو نرخ تەمان پێشەوەی ئێمە بینە بازارەوە نرخی ئارد لەسەر 700,000ەوە بوو بەعام ئەوەی کە دەیبینی بە خۆشحاڵی و دواوەی ئێمە هاتینە بازار ئێستا نرخی ئارد هاتووەتە سەر 600,000 580,000 جگە لەوەی کە نرخەکەی خۆمان زۆر گونجاوەمان کردووە کە نرخی ئاردەکانی تریش کە دێن دابەزێ ناچار بن کە ئاردەکە نرخی دابەزێنن یعنی دەتوانین بڵێ 100,000 نرخی ئاردی دابەزاندوە هەژنانە بێتەوە بە 1000 هەژنان لە زۆربەی شوێنەکان ئێستا بە 1000 بەڵام تەنکە تەنگترە و بچووکترە بەڵێ ئیشاڵڵا ئەوەش بەڕێوەیە ئیشاڵڵا بۆ نمونە ئەم بابەتانە سەرجەمی لەو ئاردی ئێوە خۆتان دروست کراوە ئەم بابەتانە هەر هەمووی لە ئاردەکەی خۆمان دروستکراوە نازانم تاقیتان کردەوە جەماعەت تاقییان کردەوە یاننا تەمان ڕۆژانە ئێمە لە سێمانی کارگەیەکی زۆر هەیە لە هەولێر لە بەغدا کارگەی زۆرمان هەیە ئەمە ئێمە بڕێکی زۆرمان ئەم ساڵ گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەرگرتووە بە خۆشحاڵیەوە تەبان گەنمێکی زۆر باش بۆ ئەلحەمدولیلا تەبان ئێمە گەنمەکە کە وەری دەگرین هەر خۆمان هاکەزایی وەرناگیرێ ئەبێ تێز بکرێت لە تێستەکە دەرەچێ ئەنجا گەنمەکە وەرگیرێ ئەبێ کوالەتی بە پێی پێویست بێ کوالەتی کۆنتترۆلمان هەیە تەوان ئێمە لە کارگەکە بێگومان کارگەیەکی وا گەورە بێ کوالەتی کۆنتترۆلیە بێ ئەمە لە لاب فەحز دەکرێت بار هەڵگرەکە دێتە ژوورەوە فەحسی بۆ دەکرێت فەحسی سەرەتایی بۆ دەکرێت لە فەحسی سەرەتایی دەرچوو دەبرێ بۆ فەحسی دووەم لەوێ فەحسی تایبەت لە مختبەر بۆی دەکرێت لەوە دەرچوو ئەو ئاردە ئەو عەفوەن ئەو گەنمە وەردەگیرێ دەخرێتە ناو سایلۆکانی کە لە کارگا هەمانە هەم بۆ بەکارهێنانی بۆ بەرهەمێنانی ئەم مەوادانەی کە دەیبینن و هەم بۆ خەزنکردنیش بۆی خوانە خواستە ئەگەر لە داهاتوودا شتێک ڕوویدا ئێمە ڕاستەوخۆ بێ ئارد نەبین ئاردمان هەبێ بەلایانی کەمەوە بۆ ماوەی 6 مانگ بۆ ساڵێک ئارد گەنم بەردەست بێ و بتوانین
سەپلای ناوخۆیی بکەین لە کاتی کێشەکەدا. حەزم لێ باسی بڕوێشەکە بکەم بەڕاستی خواردنێکی تایبەتی کوردەواری خۆتان نەزان کفتەیە. ئەجا بۆیە پێم خۆشە باسی بڕوێشەکە بکەم. ماوەیەکی کەمە دەستمان بە بەرهەمێنانی بڕوێش کردو و وردەوردە ئینشاڵڵا دەیخەینە بازارەوە نازانم ئەگەر جەماعەت بتوانن خوان نمونەیەکم لە بڕوێشەکە بدێ بۆی پیشانیان بدەم لە مارکێتەکان بەم جوانە بەردەست دەبێ. دەستخۆش وەک دەبینن ئەمە بڕوێشە تاوان ئێمە هەموو تەفاسیلەکەی بە کوردی لەسەر نووسراوە نازانم ئەگەر دیار بێ ئەمە لە مارکێتەکان ئینشاڵڵا بەردەست دەبێ و بۆ کفتە زۆر تایبەت تاوان بەکاری بێنن هەر کەسێ تاوان لە پێشانگاکە سەردامام کە ئێمە نمونەی ئەدەینێ بۆی بەچوی خۆی بیبینێ بەدەستی خۆی لە ماڵەوە کابانی ماڵەوە بەکاری بێنێ دڵنیا بێتەوە کامە بەرهەمێکی زۆر باشە بۆ کفتەکردن زۆر تەندروستە. ئینشاڵڵا من پێشبینیەکەم لە ماوەی 10 ساڵی داهاتوو ئەگەر کارگەکان بەم شێوازە بەردەوام بن لە بەرهەمێنانی مەوادی ناوخۆی با بڵێن ئینشاڵڵا ڕێژەی شێرپەنجە بە شێوەیەکی بەرچاودا دەبێت.